ئەنفالی بارزانیەکان ئەو جینۆسایدەی پیاوەکانی کردە قوربانی و ژنەکانی کردنە پاڵەوان. ساڵی 1975 بوو. بارزانیەکان بە گەورە و بچووک بە ژن و منداڵ و پیاوەوە بە زیندویی مردنێکی کاتیان پێشاندرا. شەڕێکی دەرونی یەخەی پێگرت بوون وەک یەکەم هەنگاویش بۆ ئەو مردنە درێژخایانەی کە زۆربەیانی کردە قوربانی سروشت و جوگرافیایان لێسەندن لەناو سروشتی دڵڕفێنی دەورەدراو بە جوانیەکانی چیا و سەدان سەرچاوەی کانیەکانەوە بۆ خاکێکی وشکەڵات و خاکێک نامۆ بە مرۆڤی کورد ڕاگوێزران. لێرەوە چیرۆکە نەبراوەکەی ڕقلێبوونەوە لە کورد دەستی پێکردەوە بە جۆرێک پلان ڕێژکراو بوو دەبوایە ئەم جارەیان بەر لەوەی کوردەکان لەناو ببرێن لە جوگرافیا و سروشتەکەیان دوور بخرێنەوە بۆ ئەوەی هەست بکەن نە دۆستەکان بەهانایانەوە دەچن نە چیاکانیش لە پشتیانەوە دەمێننەوە.